يا أيها الذين آمنوا إذا نودي للصلاة من يوم الجمعة فاسعوا إلى ذكر الله وذروا البيع ذلكم خير لكم إن كنتم تعلمون. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على خاتم الأنبياء والمرسلين سيدنا وحبيبنا محمد وعلى آله وأصحابه أجمعين. إمان داران وخواناساني بريس خڵاتەکانی خوای پەروەردگار بەسەر ئێمەوە ئەوەندە زۆرن نەک ناتوانین دانیشین و بیانژمێرین، بەڵکو بە دڵنیاییەوە ناتوانین تەنانەت بیریشیان لێ بکەینەوە. زۆربەی خەڵات و خۆشیەکانی خوای پەروەردگار کە بەم بەندانەی خۆی بەخشیوە هەتاوەکو دژەکەی بە چاوی خۆمان نەبینین یاخود نەیبیستین هەر هەستیشی پێ ناکەین، چونکە لەگەڵ یا ڕاهاتوین، ئیدمان بووین لەسەری و بەردەوام لەگەڵ یا دەژین، بیری لێ ناکەینەوە ئەمە چ خەڵاتێکی خوای پەروەردگارە. هەروەکو لەش ساغی ئینسان هەتاوەکو نەخۆش نەبێ تا ئازارێک تینت بۆ نەهێنێ و ڕەوانەی نەخۆشخانە نەکە، هەز ناکەی چەند ساڵە تۆ لە چ خەڵاتێکی گەورەدا بووی کە شەو و ڕۆژت کردوتەوە و ئەو لەشە ساغت هەبوو و دەرزی و دەرمانێکت بەکار نەهێناوە. تاوەکو هەژاری و فەقیری نەبینی و نەچیە بازاڕ و چاوت بە خواردنێک بکەوێ و ئارەزوت بۆی بڕوا و نەدبێ، قەدری ئەو دەوڵەمەندیە نازانی کە چەند جار گیرفانت پڕ بووە و حەزیشت لە هیچ نەبووە. هەتاوەکو شەڕ و شۆڵ و تەق و تۆق و ئاوارەبوون و ئەمانە دەست پێ نەکا، قەدری ئەو ئەمن و ئەمانە نازانی کە تۆت لە ماڵی خۆتا بەبێ پشتێن خەوتووی گوێت لە هیچ دەنگی تایار و تۆپێک نەبووە. نیشتیمانی خۆت لەلا بەقەدر نابێت تا ئەو کاتەی ئاوارەی وڵاتان دەبی. ماڵ و حاڵی خۆت چەند ساڵە تێیدای و بێمنەت پاشا بووی تێیدا، بەڕاستی ڕم بێ وەکو پێویست قەدر نەگر پێت تا یەک دوو شەو خوا نەخواستە لێت بقەومێ و لە ماڵی خەڵکا بیجا چەند هەز دەکەی کە ناڕەحەتی هەموو سەعاتێکت بە ساڵێک لێ دەڕوە. مناڵت هەیە و ساڵح و گوێڕایەڵن و دەخوێن و ئینسانی ڕێک و پێکن و کوڕکچی باشن، ڕم بێ ڕۆژە لە ڕۆژان زۆر حەمد و سەنای خوا لەسەر نەکرد بێ حتا چاوت بە کەسێک نەکەوێت کە مناڵی نییە، کە چەند مشتاقی بوونی منداڵێکە، هەتا چاوت بە کەسێک نەکەوێت کە منداڵەکانی ساڵح نین پەنا بەخوا، گیری خواردۆ بەدەستیانەوە هەر ڕۆژە تووشی موسیبەتێک و دەستماچکردنی کەسێکی دەکەن. ئەو کاتە بیرت دەکەوێتەوە ئای مناڵەکانی من چەند باشن، خۆزگە زیاتر دەستم بەسەردا بێنانایە، ئەی خوا چی بە من بەخشیوە. بۆیە زۆرجار هەر پارە دەبینی هەر ئەڵی نیمە، بەڵام ئەم هەموو شتانە هەست پێ ناکەین تا دژەکانیان نەبینین. جایەکێک لەو خەڵاتانەی خوای پەروەردگاریش کە ئەم جومعەیە بە پشتیوانی خوا قسەی لەسەر دەکەین، ئەم زەویە ئارامەیە کە ئێمە لەسەری دەژین، چەندین ساڵ ژیان بەسەر دەبین زەویەکی ئارام بێ لەرزە، قەدری نازانین حتا بوو مەلەرزەیەک ڕوونەدا. ئەو بوو مەلەرزەی کە چەند ڕۆژێک لەمەوبەر کوردستانی هەژان هەمومانی بە ئاگا هێنایەوە کە ئێمە چەند ساڵە لەسەر زەویەکی ئارامە شکرانە بژێری پەروەردگارمان نەکردووە، هەر بە خەڵاتی خۆشمان نەزانیوە. بەڵام ئەگە سەیری قورئانەکەکەی لە چەندین ئاەتا خوا بە ئاگامان دێنێتەوە. بۆیە قورئان خوێندن ئەوەندە گەورەیە، بەڵام قورئان خوێندنێک کە دڵت لەگەڵ یا بە ئاگا بێ ورد بیتەوە. قورئان دەفەرمێ ئەمەن جەعەلە الئەرضە قەرارا، ئایا زەویمان نەژێراوە بە شوێنی حەسانەوە و سرەوتن، جا قەرارن بە دووشت بەردەوام ئەم زەویەی ئێمە لە ڕووی زانستیە گەردوونیەکان و فیزیاییەکانەوە شتێکی سەلمێنراوە لە جوڵەدایە. هەموو چرکەیەک دەقەنە، هەموو سانەیەک، هەموو چرکەیەک زەوی 30 کیلۆمەتر بە دەوری خۆیدا دەسۆڕێتەوە، لە سەعاتێکە 1600 کیلۆمەتر دەبڕێ بە دەوری خۆیدا. بەردەوام ئەم زەوی وەکو تۆپێک دەسۆڕێتەوە و هەروەها بە دەوری خۆریشدا لە ساڵانەدا. بەڵام هەستی پێ ناکەی. یەکێک بڵێ باشە زەویەک کە ئاوا دەسۆڕێتەوە بۆ هەستی پێ ناکەم؟ بەهۆی هێزی کێشندەی زەویەوە لەسەرمان. ئینسان کاتێک کە تەرازویەک دێنێ و خۆی پێدەکێشی دەڵێ من وەزنم 70 کیلۆیە، ئەو وەزنی 100 کیلۆیە، ئەوە 50یە. ئەو کیلۆیە معنای هێزی کێشندەی زەوی بۆ جەستەی من و تۆ و فڵان ئەوەندە کیلۆیە ڕادەکێشێ.
ئەو هێزی کێشندەیە شتێک فڕێ دەدەی بەرەو ئاسمان یەکسەر دێتەوە بۆ زەوی. بۆیە ئەگەر لە بەرگە هەوای زەوی دەرچووی، ئەگەر پەرداخی ئاوت بەدەستەوە بێت، چۆن ئاوا لەسەر زەوی بیخەیتە خوارەوە هیچی تیا نامێنێ، هەمووی بەرەو ئاسمان دەڕوە. ئەو هێزی کێشندەی زەوی نەبووایە کورسێک لێرە دادنا تا دەچویتە ئەولا کورسەکە چوو بۆ ئەولا. قەرارە خوا جێگیری کردووە، لەگەڵیشیە هەواکەش جێگیر بووە، هەواکەش لەگەڵیا دەخولێتەوە. ئەو هێزی کێشندەی زەویە نەبووایە دووەمیان قەرارەن معنای ئەوەیە گەردەلوولێک هەڵی دەکرد کە خێراییەکەی 1600 کیلۆمەتر بوو لە سەعاتێکە، هیچ دار و بەردێکی لەسەر زەویدا نەدەهێشت. بەڵام بەهۆی قووەی جاذبەی زەوی بۆ ئێمە و بۆ دەوروبەرمان هەواکەش لەگەڵ یا دەخولێتەوە، هەست بەو ڕەشەبایە ناکەی. قەرارن سێمیان هەرچی پێداویستی ژیان هەیە خوا لەم سەر زەوێدا دابینی کردووە. ئەوەی تۆ پێویستە لە هەوا و ئاو و خواردن و مەعادینەکان بەپێی زەمن، خوای گەورە هەمووی بۆ دروست کردووی. خوا لە قورئانە دەفەرمێ ئەلەم نەجعل الأرض مهادا. عەرزم کردن چەندین جار خوای گەورە لە قورئانە باسی ئەم زەوی ئارامەمان بۆ دەکا. ئایا بەندەکانم بیرتان نەکردوێتەوە کە زەویمان ژێراوە بە بێشکەیەکی ئارام بۆ ئێوە؟ میهاد بەو بێشکەیە دەڵێن کە منداڵ تێدا ڕادەژێ، هەمومان بینیومانە، ئێستا ڕەن بە کەمتر بەکار بێ. قورئان بە زمانی خەڵکی ئەو سەردەمە باسی وشەی بێشکەی کردووە. مامۆستای تەوحیدی مامۆستا عەبدولقادری تەوحیدی خوا لێی خۆش بێ لە تەفسیری تەوحیددا دەڵێ میهاد دوو مانای لێ وەردەگیرێ. چۆن بێشکە هەموو پێداویستێکی منداڵی تێدایە کە دایک دەیخاتە ناویەوە، زەویش هەموو پێداویستی ئێمەی تێدایە. چۆن بێشکە جێگیر نییە، بێشکە نابێت نەجوڵێ، بێشکە ئەبێ بجوڵێ، ئاوا دەستی لێ یەکسەر دەلەرێتەوە. بەڵام ئەو لەرەیە نەک مەترسی نییە بۆ سەر منداڵەکە، بەڵکو بە پێچەوانەوە بەهۆی ئەو لەرەوە دەخەوێ و ئیسراحەت دەکا. ئەم زەویەش ئەو جوڵەیەی مایە ڕەحمەتە بۆمان، ژیانە بۆمان، ئاسوودەیە بۆمان، نەک ترس و لەرز. خوا لە قورئانە دەفەرمێ الذي جعل لكم الأرض فراشا. لە سوورەتی ئەلبەقەرایەتی 22 دەفەرمێ زەویمان کردو بە فەرش و ڕایەخ و بۆمان ڕاخستون. والأرض فرشناها فنعم الماهدون. لە سوورەتی ذاریەتیشا دەفەرمێ زەویمان کردو بە فەرشێک، بەڕاستی ئێمە باشترین کەسێکین. خوا دەفەرمێ کە ڕایەخەکەمان بۆ ڕاخستون کە زەویە، یعنی فەرشی ماڵەکەت چۆنە، ئەم زەویە ئاوا بۆ ئێمە ڕاخراوە. ئەم زەویە ئیمامی ابن کەثیر لە تەفسیری ئاەتی ئەلەم نەجعل الأرض مهاددا دەفەرمێ أن الله جعل الأرض مستقرة ومهيئة لكي يستطيع الإنسان أن يعيش عليها. خوا زەوی وا ئارام کردووە، وا دروستی کردووە، جێگیری کردووە و ڕاگیراوی کردووە کە ئینسان بە ژیانێکی خۆش لەسەری بژی. جا جەناب سەیرکە زەوی چۆنە؟ زەوی خاکێک دەتوانی خانووی لەسەر بکەی، هەل لەسەر ئەو زەویە دەتوانی کشت و کاڵی لەسەر بکەی، هەل لەسەر ئەو زەویە هەندێ مەتر بڕۆ خوارەوە دەگەیتە ئاو، چونکە تۆ پێویستیت بە ئاوە، ئاوی تێدایە. لەو لاترەوە نەوتی تێدایە. دەتوانی لەو سەر زەویە باخ و باخات و هەر ئەو خاکەیە بە پێی ئەوەی حەزی تۆیە بەرهەمەکانت پێشکەش دەکات. هەر هەمان ئاو گڵە ئەو نەمامانە بە پێی جیاوازیان بەرهەمی جوانت پێشکەش دەکەن. ئەو خاکە خوا وا دروستی کردووە کە مرۆڤ بیری لێ بکاتەوانێ و سەیری کە چەندین شوێن کە مرۆڤ پێویستی پێی بێ خوا وا شوێنەکەی تەسک کردوێتەوە کە سەدی ئاوی لێ دروستکەی. ئەوە خواوە ئەم خەریتەی کێشاوە. ئەوە ئینسانەکە ئاوی زستان بە فیڕۆمە دەوەرە لەم دەربەندەیە بیگرە و سەدی لێ دروستکە. ئەم شوێنە خوا وا دروستی کردووە، ئەو شاخەڕەقە ئەوەندە خوای پەروەردگار کەلێن و کونی تیا دروست کردووە دەتوانی تونێڵی تیا دروستکەی، ئەم دیواری و بیسمی جادەکە ئاسانترکەی. خوای پەروەردگار زەوی وا دروست کردووە ئەندازیارانی ڕێگاوبان دەتوانن جادەی پێدا لێدەن. ئەگەر زەوی ئەم خەریتەی ئێستای نەبووە کە خوا بنیاتی ناوە جادەیەک لەسەر زەوی دروست نەدەبوو، بەس ئەوەی ئێمە بیری لێ ناکەینەوە. بە پێی سەردەمەکان جاران پێویستی نەبووە، ئێستا پێویستیت بە ئەنتەرنێتە. خوای گەورە لە بەرگە هەوای زەویدا گەیاندنەکانی بۆ دروست کردووی، سەوتی رادیۆ و تیڤی و سەتەلایت و ئەنتەرنێت و ئەمانە هەمووی لەسەر زەویدا، لە خۆراکی منداڵێکەوە تا پیرەمێردێک لەسەریەتی، لە خۆراکی ساغێکەوە تا نەخۆشێک لەسەریەتی، هەمووی بۆ مرۆڤ دابین کراوە. سەردەمەکە چەندە پێش دەکەوێت و مرۆڤایەتی و تەکنەلۆژیا دەڕواتە پێشەوە، هەموو پێویستەکان لە ناخی زەوی و لەسەر زەویدا هەیە. خوای پەروەردگار وا زەوی کردووە بە بێشکەیەکی ئارام. ئەگەر دووری لە ڕۆژەوە دوورتر بووایە ژیان نەدەبوو، نزیکتر بووایە دەسووتاین.
ئەو ئۆکسجینەی ئۆتۆی کەوا لە دەورمانە ئۆکسجینەوە هەڵی دەمژین بڕەکەی زیاتر بووایە ژیان نەدەبوو کەمتر بووایە ئاگرێک نەدەکرایەوە سوڕانەوەی خۆر بە دەوری زەوی بە دەوری خۆیدا زیاتر بووە شەو ڕۆژ تێک دەچوو کەمتر بووە شەو ڕۆژ 24 ساعتی دروست نەدەبوو سوڕانەوەی بە دەوری خۆردا بە دەوری ڕۆژدا فەسڵەکان دروست دەبن بۆیە بەهار و زستان و هاوینەکە دەبینی ئەگەر زەوی لە یەک شوێنە جێگیر بووایە و نەسوڕایەوە زانایان دەفەرموو پلەی گەرمی سەر زەوی لە ڕۆژە دەبوو بە 350 پلەی گەرمی هیچ شتێک خۆی بۆ نەدەگرت ئاسنیشی دەتواندەوە لە شەویشە دەگەیشتە ناقص 270 پلەی ژێر سەفری سەدی هەموو دنیا یەک پارچە دەبوو بە سەهۆڵ لایەکی سەر زەوی هەمووی ڕۆژ دەبوو لایەکی هەمووی تاریک دەبوو بەڵام ئێستا زەوی بەردەوام لە سوڕانەوەدایە بۆیە سەیەکەی لێرە نوێژی نیوەڕۆیە لە شوێنێکی وەکو تۆرۆنتۆی کەنەدا سەیدەکەی واشەوە چەند سعات لە بین تا فەرقی هەیە دیسان لای تۆ دەبێتە شەو لای ئەو دەبێتەوە ڕۆژ ئەم هەموو سوڕانەوەیە بەس بەچێ دەکرێ بە ڕێزان بەس تەنها ئەڵڵا ئەم هەموو ساڵە دەژی و هەستت پێ نەکردو ئەم زەویە جوڵەیەکی کردبێ لە کاتێکە بەردەوام وەکو تۆپێک دەخولێتەوە لە سوڕانەوەدایە لە هەسارەی زەویدا نەبێ مرۆڤ ناتوانێت بژی لە هەسارەیەکی وەکو بلۆتۆدا کە لە کۆمەڵەی خۆردایە ساڵێکی ئەوێ 247 ساڵی ئێمەیە ئەگەر لەسەر زەوی ساڵ ئەوەندە درێژ بوویایە خۆشمان و باوک و باپیرمان دەمردین هێشتا بۆ نمونە وەرزی بەهارمان نەدەدیت و هەدەبوو لە زستان نابوویایە ساڵێکی سەر ئەستێرەی بلۆتۆ 247 ساڵی سەر زەویە لە ئەستێرەی نیپتۆندا ساڵێک 164 ساڵە لە ئۆرانۆسدا 82 ساڵە بەڵام لە هەسارەیەکی وەکو عەتاردا ساڵ 88 ڕۆژە هەر بە کەڵکی ژیان نەدەهات گەرمێکت دەچان سەوز نەدەبوو زستانی بەسەرا دەهات و کامڵ نەدەبوو بۆیە خۆی گەورە ئەم سەر زەوی بۆ هەڵبژاردین بە جوانترین شێوە هەڵی بژاردۆ و پێشکەشی کردوین ئەگە ئێمەش بیپارێزین زەوی ئەستێرەکەی ژیان هەوارگەکەی زیندەوەران لە ئامێزی میهرەبانی دڵەکانمان دەحەوێنی چاوەکانمان دەخەوێنی جارجارێکیش بە بورکانێک بوومەلەرزە و ڕاوەشانێک دەڤەرێک کۆڵەوار دەکەی خەوتووی غافڵ بێدار دەکەی لە یەک کاتا لە دەوری خۆ و لە دەوری خۆر دەخولەیتەوە سفرەیەکی بۆ شەو و ڕۆژ و وەرزەکان دەکرێیتەوە سێ لە چوارت دەریای شینە و یەک لە چوارت وشکانیە وشکانیشت گرد و چیا و درەخت و مێرگ و کانیە بە هەزاران کیلۆمەترت سەحرای دوور و توولانیە گۆشەیەکت چۆڵەوانی و چەند گۆشەت ئاوەدانیە دایکە زەوی تۆش وەک ئێمە فەرمانبەری سەربازێکی ناو لەشکری بوونەوەری لە هەر دیمەنێک دەڕوانم بە چاوانم پێی زەنوێر دەبێ ئیمانم خوڕەی ئاو و چرپەی باران لەنجەی گوڵ و گەڵای داران تافی چرۆ و بوژانەوە و هەم خەزان و گەڵاوەران تاریکایی گۆمی شەو و باق و بریقی ئەستێرەکان دیمەنەکان بێ ئەندازن پڕ لە نازن دەمبەڕازن ئەوانە هەموو سەربازن بۆیەوە ئامادە و سازن ئەی خالقی گشتبوونەوەر تەحیاتی زۆرن لەسەر بەخشەری زانست و ژیری خالقێکی بە تەکبیری کارسازی ئەندازەگیری بێڕاوێشکار و وەزیری خاوەنی هەر هەموو بوونی پادشای بێچەند و چوونی چەندە پەنهان و نادیاری ئەوەندە ئاشکرا و دیاری بە هەرچی دیار و نادیاری ئاگاداری ئەلکترۆن و ئەستێرەیەک مەرگ و زیندووبوونەوەیەک وەک یەک وایە لە پەنجەی قودرەتتدایە هەر کەسێ بە تۆ بنازێ لە سایەی بەخششێکدایە بێکۆتایە ئەوەش لە تۆ بێ ئاگایە بێبەقایە ئەگەر گەدا یاخود شایە تۆ زوبایە ئەڵڵاه ئەڵڵا چەند مەزنی تۆ بەخشەری ڕۆزی منی لە تەنگانە و نەخۆشیمدا شیفا و چارە دۆزی منی تۆ خودامی تۆ پەنامی تۆ پرسیار و تۆ وەڵامی تەنها هەر بۆ تۆ نوێژ دەکەم هەر بۆ تۆیە پاڕانە و کڕنووشەکەم بە ڕەحمی تۆ دڵخۆش دەکەم ئەی بینایی ئیلهامی بیر و هۆشەکەم وەک ئاتاجی ماسی بۆ ئاو ئاتاجم و یادت دەکەم بۆ پۆشینی خەتاکانم ئیستیغفاری مەقامی جەنابت دەکەم
بە ئەندازەی مەزنی تۆ و بچووکی خۆم تەسبیحاتی زاتت دەکەم یا ئەڵڵا بە ئەندازەی مەزنی تۆ و بچووکی خۆمان یا ئەڵڵا تەسبیحاتی زاتت دەکەین. بەڵێ بوومەلەرزە کاتێک کە هات و زەوی شڵەقاند ئەمجا هەست بە خەڵاتی ئارامی زەوی دەکەین. قورئانی پیرۆز دەفەرمێ لە سوڕەتی ئەطاریق ئایەتی 12دا والأرض ذات الصدع خوا سوێند بە مەخلوقی خۆی دەخوا بەڵام ئێمە بۆمان نییە سوێند بە مەخلوقات بخۆین. خوا دەفەرمێ سوێند بێ بەو زەویەی کەوام دروست کردووە قڵشی تێدایە. ئەم ئاەتە قورئانیە بەسە بۆ کەسانێک کە مولحید بن بڵێن قورئان چییە؟ ئەم ئاەتە بیر لێ بکەنەوە بڵێن قورئان کەلامی ڕەب العالەمینە تەنانەت هیچ پەیوەندێکی بە پێغەمبەری خواشەوە نەگەیاندنەکەی نەبێ. خوا دەفەرمێ سوێند بێ بەو زەویەی وام دروست کردووە چەندین درزی تێدایە. سێ جۆر درزێک خوای پەروەردگار زەوی وا دروست کردووە چڵەجیایەکی نەرم ئەڵەی دەزووی کندرە دێتە دەرەوە ئەو ئەرزە خێرا بۆی دەقلیشێتەوە ئەرزەکە بە کۆڵەوە دەکات چڵەجیاکە ناقلیشێنە ناشکێنێ. ئەگە خوا زەوی وا دروست نەکردایە درزی تیابێ یەک چڵەجیا نەداتە دەرەوە. ئەو چڵەجیا نەرمە خوای گەورە کە ئەو جیایە گەیشتە ناویەوە یەکسە گڵەکە بە خۆی درزێک دەبا بۆی ئەم چڵەجیایە خەسار نەبێ و نەشکێ و بێتە دەرەوە. ئێمە سوودی لێ ببینین دەنکە گەنمێک لەسەر زەوی دەست نەدەکەوت ئەگە زەوی درزی تێدا نەبووایە. دووەمیان خوا دەفەرمێ درزم کردوتە زەویەوە بۆەوەی ئەو باران و بەفرەی ساڵانە دەبارێ بەو درزانەدا بڕواتە ناخی زەویەوە لە شێوەی کانی و کارێز و بیردا خوا ئاوەکەتان بۆ هەڵگرێ. ئەیناگە زەوی یەک پارچە ڕەق بووایە ئاوی ژێر زەویمان نەدەبوو دەبوو تۆ لە هاویندا بەس خەمەوە بێ لە زستانە ئاوی هاویم خەی کە نەدەکرا ژیان نەدەبوو. خوا دەفەرمێ زەویم کردووە بە چەند درزی گەورەوە چونکە کاتێک کە ئەم زەوی و خۆر و مانگ و ئەستێرەکان هەمووی قورئان دەفەرمێ یەک پارچە بوون لە یەک ترازان بڕواتان بێ بەڕێزان بە ملیۆن ساڵ ئەم زەویە یەک پارچە ئاگر بووە. یعنی ئەو کاتە نە مرۆڤ هیچی لەسەر نەبووە یەک پارچە ئاگر بووە. دوای ئەوە وردە توێکڵەکەی دەرەوەی سارد بووەتەوە توێکڵەکەی دەرەوەی سارد بووەتەوە ناوەوەی هێشتا گڕێکی بەتینی تێدایە. خوای پەروەردگار درزی گەورەی بۆ دروست کردووە. ئێستا زانەکان کە لە دوای جەنگی جیهانی دووەمەوە بە دیراسەی 20 ساڵ عیلم و زانستی پرۆفیسۆرەکان ئەم جاگەیشتنە ئەوەی زەوی 24 پلێتە لە 24 پلێت پێک هاتووە کە هەمووی چوونە پاڵیەک لە ناوەندەکاندا کەلێن هەیە. لەو کەلێنانەوە کاتێک کە ئەو هەڵمەی ناو زەوی هێشتا هەردەکوڵێ خوای پەروەردگار دەرەچەیەکی دروست کردووە لەو شوێنانەوە دەرەچێت کە پێنی شوێن هێڵەکانی بوومەلەرزەی عالەمی. ئەو هەڵمەی ناو زەوی خۆشەویستان ئەوەندە بە قووەتە کە دێتە دەرەوە توێکڵی زەوی بە بەردێک دەورە دراوە. خوای گەورە ئەم زەوی بە توێکڵێکی بەردین دەورە دراوە. بەردی بازڵتە کە لە هەموو بەردێک بەهێزترە. سمکەکەی تیرەکەی 90 کیلۆمەترە 90,000 مەتر بەردە. سبحان الله ئەو بوومەلەرزە کە لە ژێرەوە دێ ئەو بەردە دەتەقێنە بۆ سەرەوە 90,000 مەتر بەردی بازڵ دەتەقێنێ. ئەوەندە بەهێزە ئەمجا خاڵی دەبێتەوە لەسەر زەوی و ئەم زەوێ دەشڵەقێ و ئێمە هەموو هەستی پێ دەکەین وڵێن بوومەلەرزە هاتووە. بوومەلەرزە سامناکە لە مێژووی مرۆڤایەتیدا سەیری کە هەر بۆ نمونە چەند ئامارێک عەرزی جەنابتان دەکەم کەمانەی ئێستا زۆر ئەهوانترە هێشتا. ساڵی 1556 بوومەلەرزە لە وڵاتی چین لە سینی داوە 830,000 کەسی کوشتووە. لە ساڵی 1737 لە هیندستانی داوە 180,000 مرۆڤ گیانی لەدەست داوە. لە 1923دا لە یابانی داوە 100,000 کەس بۆتە قوربانی. لە 1970 لە بیرۆی داوە 50,000 قوربانی و 128,000 کیلۆمەتری دووجا زەوی وێران بووە ڕۆژ چۆ بە ناخی زەویدا. لە 1972دا لە شیرازی ئێرانی داوە 30 گوند وێران بووە و تەخت بووە لەگەڵ زەویدا 25,000 کەس ژیانی لەدەست داوە. بەهێزترین بوومەلەرزە کە تا ئێستا تۆمارکرابێ لە ساڵی 1960 بووە کە لە وڵاتی چیلی داوە پلەکەی 9 لەدەیە 5 پلەی ڕێختەر بۆ پەنا بەخوا 5,000 کەس لە یەک چرکەدا مردووە. لە کوردستانی خۆماندا زنجیرە چیاکانی زاگرۆس دووەم پشتێنەی عالەمی بوومەلەرزەیە کە لە 121 بوومەلەرزەی عالەم لە منتیقەی کوردستانە لەسەر ئەو پشتێنەی دووەمەی چیاکانی زاگرۆس و دەوروبەریدا ڕوودەدا. لە 1945 لە پێنجون بە پلەی 5 پلەی ڕێختەرداوە و مفتی پێنجونی شیعرەکەتان بیستۆ کە چی بۆ پێنجون وتووە.
لە مانجی 2013دا لە منتیقەی خانەقین و گەرمیان ئەگەر جەنابتان لە بیرتان بێ ماڵەکانیان چۆڵ کرد و دەوانی قوتابخانەکان ڕاگیرا لە سلێمانی و هەولێرا کەمتر هەستی پێکرا هەتاوەکو ئەم ڕۆژانەی ئەم هەفتەی کە ئێمە تێین کە بەداخەوە جارشکە کوردستانمان تووشی مەئساتێک بوو بەڵام لێرەدا پرسیارێک لە دڵی من و تۆش و خەڵکیشدا دروست دەبێت ئەڵێن باشە خوایەکی ئەرحەم الراحمین ئەم قورئانەی پڕە لەوەی کە زەوی بۆ ئارام کردوین باشە بۆ بوومە لەرزە هەیە ئەم ڕەن بە بجارجار شەیتان سیفەتان بیجوڵێنن یان شەیتان ختورەت بردڵا بدا خوایە ئەو خەڵکت تاوانی چێ ماڵ وێران بێ وانییە بۆچی زەویەکە کە خوا ئارامی کردووە دەبوو قەت بوومە لەرزەیەک ڕووی نەدایە ئەمە پرسیارێکە دەکرێ و وەڵامی دەدەینەوە ئەڵێن خاڵی یەکەم دڵنیا بە ئەی ئیمانداری بەڕێز ئەو کەسەی بڕوات بە عیلم و زانست هەیە کاری خوا هەمووی پڕحیکمەت و بەجێیە هەمووی بە شێوە گشتیەکەی سوودی ئەم بەشەر و مرۆڤە و سەر زەوی تێدایە خوای پەروەردگار کارێکی نییە کە بە زەرەدی بەندەکانی بێ بەڵام بە شێوە گشتیەکەی ئەوە تا مەقسەی زانایانە کەم کتێبانی کە من لێم وەرگتون هیچی نووسەرەکەی لە دکتۆرا کەمتری نییە هەلێرەدا جارشکە دووبارەی دەکەمەوە هەر شتێ لەم مینبەرەوە بخوێندرێتەوە دڵنیا بن تۆ حەقی کۆلکە خوێندەوارێک نەبێت لە ژیانێک کتێبێکی نەخوێندەوە دەوڵڵە عەقڵی من نەیە عەقڵی تۆ هیچ نییە ئاخ تۆ عەقڵت جام بووە بەڵام ئەمە قسەی هەموو ئەو پرۆفیسۆر و دکتۆرانن کەوا لە بواری زەوی ناسیدا کار دەکەن ئەڵێن لولا هذه الصدوع لانفجرت الكرة الأرضية مثل القنبلة الذرية منذ اللحظة الأولى عندما تتيبس قشرتها أظن أجر بيتو خواهي قولة أم درزاني أم بليتا 24 بليتاني كداوكاني شيدا بشكرا وظن أو بليتي أمريكية أو بليتي أستراليا أو بليتي أفريقيا أو بليتي عربية همو بليتا كان ناويان هيا شوينة كان شان دياري كراوهم 20 سال دراسي لسا كراوه أما نبويايا أم درزاني زوي نبويايا هل كم لحظة دا كتشيني دروا سارد بوا ناوش دا كليا يكسر وكو قنبلي زري زوي دا تقيوا هشتا حال مروف لسري دروز ندبو هەروەها دەڵێن ئیعادەت و تەوازن القشرة الأرضية ئەم بوومە لەرزانەی کە خوا لەسەر زەوی ڕوویان دەدا دووبارەکردنەوە و تازەکردنەوەی هاوسەنگیە بۆ توێکڵی زەوی پێی نوێ دەبێتەوە زەوی جارشکە نوێ دەبێتەوە خۆی نوێ دەکاتەوە هەروەها زاناکانی بواری جیۆلۆژی دەڵێن ئەم زەلازیل و بورکانانە سەمام و ئەمانی الأرضی ئەها سەمامی ئەمانن چۆن مەنجەڵی بوخارتان بینیوە جەنابتان مەنجەڵی بوخار چەند کونێکی تێدایە کە هەڵمەکەی لێ دێتە دەرەوە ئەو کونە بچووکانە پێڵەن سەمامی ئەمانی ئەو مەنجەڵە وەرە بیگرە چی لێ دێ بیگرە دایپۆشە یەکسەم مەنجەڵەکە ئەتەقێتەوە هەر پارچەی بۆ لایەک ئەو کونانە دەبێ بکراوە بن ئەم بوومە لەرزانەش کە ڕوو دەدان سەمامی ئەمانی زەوین کەواتە لە شێوە گشتیەکەیدا بوومە لەرزەش بەشێکە لە ڕەحمەتی خوا بۆی ئەم سەرزەوێ بمێنێتەوە ساڵانەوە بۆ معلوماتی جەنابتان 150,000 تا 300,000 ئێستا کە زانست دەری خستووە ساڵ بۆ ساڵ بوومە لەرزە زۆرتر دەبێ 500,000 بوومە لەرزە لەسەر زەویدا ڕوو دەدا 500,000 جار ئەم زەویە بوومە لەرزە لێدا بەڵام ئەمە هەمووی سەلامەتمان دەکا یعنی نزیکی 150 بۆ 500,000 بوومە لەرزە مای خێر و بەرەکەتە بۆ ئێمە هەموو مای سەلامەتیمانە ئەوەی ماڵوێرانکەرە لە دنیادا ساڵی 2 جار هەرە زۆرەکەی 20 جارە ئەوەی کە خانوو دەڕوخێنەوە خەڵک تێدا دەچێت هەرە زۆرەکەی 20 جارە زۆر جاریش 2 جار ڕوو دەدا کەواتە 500 جار ڕەحمەت 2 جار تا 20 جار کاولکاری هەموو شتێکیش لە دنیادا ڕێژەیە تۆ حەپێک دەخۆی کە ئازارێکن لەسەر لابەرێ لەولاوە زەرەدێک لە دەستت هەردەدا ئەمە یاساکانی گەردوونی خوا وای داناون هەمووی ڕێژەیە کەواتە بوومە لەرزە هەروەکو خەڵکێک وای لێک دەدەنەوە خوا غەزەبی لەو خەڵکە گرتووە نا بە پێچەوانە من وای دەبینم بوومە لەرزە مای ڕەحمەتی خوایە جارشکە ئەم سەرزەوێ بمێنێتەوە و حتا وەکو زەویش تەمەنی پیر بێ بوومە لەرزەکانی زیاتر دەبن بۆی سەلامەتر بمێنێتەوە خاڵی دووەم بیرهێنانەوەیە بۆ خواناسان ئینزارە بۆ لە خواغافڵان وەکو ئیمام ابن القیم فەرموویەتی ابتلاء لقوم وعقوبة للآخرين ئینسانی ئیماندار کاتێک کەوا لە ماڵەکەیدا ئەو بوومە لەرزەیە دەبینێ و دەشڵەقێ یەکسەر دەڵێ خوایە گیان حەمد و سەنا بۆ تۆ بەو خوایە من وەکو پێویست سوپاسی تۆم نەکرد بوو داخی گرانم چەند ساڵە ئەم خان و ئەمانم هەیە درزێکی تێدا نەبووە کەم نەموتۆ خوایە حەمد و سەنا بۆ تۆ کەم زەویێت چەند ئارامە هەها بە ئاگا دێتەوە ئێمەی خواناس بە ئاگا دێینەوە بیرمان دەخاتەوە دەی با سوپاسی پەروەردگار بکەین ئینسانی لە خوا غافڵ ئینسان زۆر زوو بوغڕا دەبێ
خانوویەکی هەیە ژن و پیاوێکە کە میوانێکی دێت چۆن خۆی پێوە ڕادەدا خانووەکەم ئاوایە و ئەوەندە مەترە وا دروست کراوە و جار هەیە پەنا بەخوا نەفس هێندە پیسە وریان نەبی میوانەکەت هەژار بێ خۆتی بەسەر ڕادەی ژنەکە بەسەر دراوسەکاندا بەسەر خزمەکەیدا ماڵی من وایە خانووەکەم وایە سیارەکە پۆزی پێوە لێدا هەچاو لێ بەڵام لە یەک کەڕە تا خوانی شانت دەدا ئەو ماڵەی کە هەموو سەرۆت و سامان و خۆشی و فەخری تۆ بوو دەبێ خێرا ڕاکەی بەجێی بێڵی خێرا لێی دوورکەویتەوە بڵێ لە دەستە ڕزگارم بێ بە ئاگا دێیتەوە بەخوا لەم بوو مەدەرزاندا چەندین کەسەیە تۆبەی کردووە توێتی خوایە ئەم جارە تێدا نەچوم شەبێ ڕوو بکەمە تۆ ئەوەش ڕەحمەتی خوایە کەواتەوە غەزەب نەبوو ڕەحمەت بوو بە ئاگای هێناینەوە هەروەها ئینسانێک مارکێتێکی هەیە دوکانێکی هەیە سەیدەکەی وە دەزانێ هی خۆیەتی زەکاتی لێ نادا کەچی لە بوو مەلەرزەکە دەیبینی پێش هەموو خەڵک خۆی ڕادەکاتە دەرەوە دەڵێ خوا نامەوێ خوا بەسەرمان نەڕوخێ خوا دەفەرمێ دەست چۆن ناوی و بەشی فەقیر و هەژارەکەی لێ دەرکە ها جاری وایە دەبێت ئاوا دەی لەکرێیە دەرەوە ئەوەی هی تۆنی ئەوەی فەزلی خوایە پێوەی مەنازە بەشی فەقیر و هەژاریش لەبیر بێ ئەبێ لێ ڕاکەی بەس ئەوەندە ڕزگارت بێ و بەسەرتان نەڕوخێ هەمووی بە ئاگاهێنەرەوەیە السعيد من اتعظ بغيره والشقي لا يتعظ إلا بنفسه ئینسانی چاک و ئینسانی بەڕێز کە خەڵکی بینی دەرز وەردەگرێ ماڵی فڵان کەست بینیوە جگە لەوەی خەفەتی بۆ دەخۆی ئەڵێ خوایە گیان جا ئەوەگە ماڵەکەی من بۆ یاچم دەکرد خوایە گیان ڕەحم بەو بکەی و بەزدەیشت بە مندا بێتەوە ئینسانی شەقی و کەل لە شەق و بەدبەخت تا شتەکە بەسەر خۆی دانایا دەرز وەرناگرێ دەی پێشوی بەسەر خۆتا بێ خوا ئینزارەکەی داوە هەر بەم ئینزارە دەست بکەوە بە شکرانەی خوا دەستکە بۆی فەخر بەسەر خەڵکا مەکە بە شتەکانتان مەنازە ئەوەی منە وام کردو بیناکەم وایە بڵێ یا ئەڵڵا هەمووی هی تۆیە بەو شەریکە و سەروەت و سامان و دوکان و بازار و مارکێتە لە یەک لە بڕوا ئەو هینە 20 سانەی خایان ببووە بە 40 سانیە هیچ خانێک بپێوە نەدەما ڕەحمەتی خوا بوو لە پلەی حەوتا کە 45 کیلۆمەتر لە ناوەندی شارەکانەوە دوور بوو ئەینە هیچ خانوویەکن نەدەبینی هیچ شوقە و باڵەخانەیەکت بەپێوە نەدەبینی بمێنە ئەرحەم الراحیمین بەس ئینزاری کردین ئاگاداری کردینەوە هەندێک کەسی پێش شەهید دەبێ ئەم بوو مەلەرزانە خەڵکی لە ئەو منداڵە مرد ئەو پیرێژنە مرد ئەو ژنە بەڕێز دەکەم مردن لە ڕێی هەموماندایە خوای پەروەردگار هەندێک خەڵکی خۆش دەوێ پلەی بەرزیان دەبێت لە بەهەشتا هەبێ بەڵام عیبادەتیان کەمە خواب بە شەهیدی دایانباتەوە لای خۆی شەهیدی دەستی هەموو کەس ناکەوێ لە صحیحی پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمودای هاتووە هەر کەسێک بە دار و پەرد و بەسەر داباریندا بمرێ و بکەوێتە ژێر بوو مەلەرزەوە خوا پلەی شەهیدانی دەداتێ یعنی بەس چرکەیەک ڕوحەکەی دەردەچێ ئیتر خۆشبەختی هەتایە دەیەوە دەست هەموو کەس ناکەوێ کافرەکەش بێباوەڕەکەش خوانە ناسەکەش کە دەمرێ هەر ڕەحمەتی خوایە بۆی بۆ چونکە گوناهی کەمتر کردووە یەکەم بۆ خۆی حەسایەوە بۆ قیامەتی هیچ کە گوناهی درێژە پێ نەدا دووەم کۆمەڵە خەڵک دەستی حەسایەوە بۆیە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم دەفەرمێ خوا لە حەدیثی قودسیدا دەفەرمێ ئاوا بەڕێزان خوا بناسن مەڵێ خوا غەزەبی لەو خەڵکە گرتووە خوا خۆی وا نافەرمێ دەفەرمێ ئین تابوو فەئەنا حەبیبهم هەر وەختی ئینسانی گوناهبار تۆبەی کرد دەبێتە خۆشەویستم چەندە گوناهبار بێ کە بە ئاگا هاتی وەکتت خوای ڕوون کردە ماڵەکەت و ڕوون کردە قاپیەکەت خوا دەفەرمێ خۆشەویستی منی ڕابردوو لەسەر حیساب ناکەم وإن لم يتوبوا فأنا طبيبهم زورت گناه کرد بەڵام تۆبە نەکرد حەد لە دڕەژ بوو هەر بەرەو خراپە زیاتر دەڕۆیشتی خوا دەفەرمێت چۆن دەبمە دکتۆر بۆتان چۆن دکتۆر دێنێ پارچەیەک لە لەشت دەبڕێ بۆی هەموو لە شەکە لە ناو نەچێەوە ڕقی لێ نییە ئەو دکتۆرە خۆشی دەوی بۆی ئەو دەستت دەبڕێتەوە بۆی سەرەتانەکە نەچێتە ناو سنگتەوە با دڵەکەت بە ساغی بمێنێ دەفەرمێ دەبمە دکتۆری گوناهباران خوا دەفەرمێ أبتليهم بالمصائب لأطهرهم من الذنوب والمعايب بمصيبة بلاو ناراحتي بسريان دكما بوي لغناه عيب كم كوريكان باشيان كموا الحسنة بعشر أمثالها وأزيد هل كسي يكشاك بكا خواد فمدت شاكي دمو الزياتريش والسيئة بمثلها وأعفو هل كسي يخلى بكا يقناه لسد نسم جاري واشي برحمتي خوم هل عفو شي لكم هل توبشي نكدو عفو لكم خوا وندب رحمة وأنا أرأف بالعبد من الأم بولدها خواد فالمسيل كان دایک کە منداڵی ساوای لە باوەشایە چەندە خۆشی دەوێ من زۆر بەڕەحمترم بۆ ئێوەی بەندەکانم لەو دایکەی کە مناڵی شیرە خۆری بە باوەشەوەیە خۆ ئەوا خۆشی دەوین کەواتە ئەگە ئیماندارێک ژێر ئەو دار و پەردۆکەوتۆ مردووە دڵنیابن بەختەوەر بوو پلەی شەهیدی وەرگرت دەبێ بڵێ خۆزگەم وەڵڵای مە لە قیامەتەوانە دەبینینەوە ها خۆزگەم بەخۆت ئەو هەموو پلەی بەهەشتت وەرگرت بەهۆیەوەی لەو مەلەرزەیە تێدا چووی خۆزگە منیش تێدا چوومایە ئەوە ئێمە پشتی شتەکان نابینین ئەوەش کەوا بێدینە
کۆمەڵە گوناهی کەمتر دەکات بۆ قیامەتی خۆی ئەویش ڕزگاری بۆ عیباد و بیلادیش لە دەستی ڕزگاری بووە. الله عليه وسلم دەفەرمودەیەکە کە ئیمامی ئەبوو داود ڕیوایەتی کردووە، شێخ ئەلبانی لە صحیحی سونەنی ئەبی داودا بە ژمارە فەرمودەی 4278 ڕیوایەتی کردووە و لە سلسلەی ئەحادیث صحیحەشدا بە ژمارە فەرمودەی 959 بە صحیحی هێناوێتی سەروەرمان صلی الله عليه وسلم فەرموویەتی أمتي هذه أمة مرحومة خەڵکینە ئەم ئومەتە ئیسلامی من کە لە ئاخر زەماندا هاتوین ئومەتێکە خوا ڕەحمی پێ کردووە ليس عليها عذاب في الآخرة خوا قد عذابيان نادا لقيامته أي شيء مجديشي قوليا خوا عذاب كما نادا لقيامته أمتي إسلام عذابها في الدنيا خوا عذابيان دادا لدنيا دا چونك همو ما قابلي كمكوري وقناهين بس يشد خوا باك ما عندكاته وبيش أو يبتشينا قيامت بوي عذابي قيامت لسر أمتي محمد النبي صلى الله عليه وسلم الفتن فتنة وبلا مصيبات دڵنا ڕاحەتی ڕۆژگار خەمباربوونت بەو زلوفانەی کە دێن خوا بەمانە پاکمان دەکاتەوە. ئەها ئێمەی کورد چەند خەفەتبار دەبین، چەند مەساتمان بەسەرا دێ، هەموو ئەو نەفسانەی بە دڵمان دەکەون خوای پەروەردگار دەیکاتە کەفارەتی گوناهەکان و ڕەفعی دەڕەجات بۆ قیامەتمان خوا بە پاشی دەمان باتەوە لای خۆی لە قیامەتە عەزابمان نادا. دووەمیان دەفەرمێ ئەززەلازل بوومە لەرزە بۆ ئومەتەکەم زۆر دێ خوا دەیکاتە دەفعی گوناهەکانیان و بەرزی دەرەجەی قیامەتیان عەزابیان لە قیامەتان نادا. ئەم بوومە لەرزانەش عەزابی قیامەتمان لەسەرلا دەبا. سێمیان ئەلقەتل ئەو کوشت و کشتاری دەکەوێتە ناو موسڵمانان و جیهانی ئیسلامەوە کە ئەو خەڵکە زۆری دەبێتە قوربانیەکی ناڕەوا گوناه بە ئەستۆی مەسوول و سەرکردەکان خەڵکە بێتاوانەکە لە عەزابی خوا لە قیامەتا ڕزگاری دەبێت. ئەوەش بەشێکە لە ڕەحمەتی خوای پەروەردگار. کەواتە خاڵی دووەمیش بوومە لەرزە ڕەحمەتی خوایە پێش ئەوەی عەزابی خوا بێ. سێمیان ڕوحی هاوکاری زیندوو دەکاتەوە. لە کاتی بوومە لەرزە و ئەو کارە ساتانەی کە ڕوودەدا ئێستا لە کوردستانی ڕۆژهەڵاتی خۆماندا لە مەنتیقەی دەربەندیخان و گەرمیاندا ئەوە ئێمە دەردەخا ئایا ئێمە ڕوحی هاوکاریمان چەند تێدایە. ئەها جارانی قەدیمەگە بوومە لەرزە لە ماڵێکی بدایە لە شوێنێکی بدایە هەموو خەڵکەکە دەستی هاوکاری بۆ درێژ دەکرد. ئەمڕۆژ زۆر پێویستە هەر کەسەمان لە ئاستی خۆمانەوە من دڵنیام ئەم میلەتەی ئێمە داماوە هەمووی موچە خۆرە فەقیرەکەی ماوەتەوە بەڵام حەق وایە لە سەرۆکاتی حکومەتەوە دەست پێ بکرێ ئەوان دەبا بڕیار بدەن لەسەر تەلەڤیزیۆن بڵێن معاشی مانگێکمان ناوێ لە پەرلەمان و لە حکومەت و لە وەزارەت و لە مدیر عام و لە هەموویەوە بڵێن کاکە معاشی مانگێکمان مەدەنێ بیدەن بەو ئاوارانە بەو دەربەدەرانە ئەمجا خەڵکەکەی کەش دەستی کۆمەک لە هەر جیهەتێکەوە لە هەر شوێنێکی ئەمینەوە داوای کۆمەک کرا بەڕێزەکەم بە 5,000 بەشداری بکەی ئەو 5,000 دەخێتە دەمی مناڵەکەوە بەدە 50,000 خێمەیەک بدابین دەکرێ تۆ نەفەقیر دەبی و نە هیچ لە دەست دەچێت بەڵام بەشداریت کرد لە پرۆسەیەکی گەورەدا لە هەر شوێنێکەوە هەر دەستگایەکی خێرخوازی بەڕێز و سیقە پێکرا و متمانە پێکرا و بەڵام لەم خۆزگە لە حکومەتەوە دەستی پێ بکردایە ئەوان خۆزگە مەردانە پات ناوان وتیان معاشی دەکاکە 50 ساڵە دەیخۆن دە معاش یەک مانگتان واز دەبێنن بڵێن ئەم جارە بودجەی وەزارەتەکانی ئێمە و موچەی ئەو هەموو مەسوولە سەرزلە با ئەو فەقیر و هەژارە بێ ئەو کاتە خەڵکیش وەڵا لە ڕوو دێ بڵی کاکەدا ئەو خەڵکەش با 5,000 دا با 10,000 دا با 50,000 بدا ئەو کاتە بە هەمومان ڕوحی هاوکاری ئایا ماوەمانەیان نا یان کەس خەمی کەسی نییە بوومە لەرزە ئەو تاقیکردنەوەی تێدایە ئایا ڕوحی هاوکاری و کۆمەک بۆ لە قەوماوانی هاوزمان و هاودینت تا چەندە لەوێدا دەردەکەوێت. پێنجەم ئەی مرۆڤ تەکەببور لێمەدا بوومە لەرزە بە ئاگامان دێنێتەوە ئەی مرۆڤ کاتێک کە دانیش بووی لەسەر قەنەفەکەت و میوەت دەخوارد و خواردنت دەخوارد قاچت خستبۆ سەر قاچ و شاد بە سەپانی خۆت نەدەزانی هات چاو لە یەک چرکەدا کە نەگەیشتە 20 چرکە چۆن ڕاتکردە دەرەوە نیوەی سەری بە پەنجەرەدادا بوو بەلا شیپانی دەرگایدادا بوو ئەی ئینسان تەکەببور لێمەدە تۆ زۆر لەوە لاوازتری تەکەببور بەسەر خەڵکا لێدەی زۆر لاوازی ئازاری جاندارێک مەدا چونکە لەو لاوازتری ئەم هەموو عیلم و تەکنەلۆژیای بەدەستی ئەم ئینسانەوەیە پێشبینی دەکا چەند ساڵی کە ڕۆژ دەگیرێ مانگ دەگیرێ کەی باران دەبارێ پێشبینی دەکا کەی نابارێ بەڵام هیچ هێزێک نیە پێشبینی وە بکا بوومە لەرزە لە کارێدا هیچ زانستێک ئەو هەموو زانستە هەیە ناتوانێت بەڵام خۆی گەورە دەفەرمێ سەیرکە ئێوە ئینسانی کە هەموو مەخلوقاتم بۆ خزمەتی تۆ دروست کردووە بەڵام پێم ناخۆشە خۆت بە گزل بزانی سەیری حەجمی خۆت کە بە ئاستی ئەو جاندارانەی لە دەورتان عیلمت پێ نییە کاتێک کە بوومە لەرزە لە وڵاتی سینیدا 100,000 کەس بوونە قوربانی 100,000 کەس کە لە وڵاتی چینیدا زاناکان دوای ئەوە لە دەمی ئەو شاید حاڵانەی کەەوە ئاگاداری ئەو منتیقەیە بوون کە بە 100,000 کیلۆمەتر وێران بوو
وتیان 2 ڕۆژ لەوە پێش هەرچی بۆقی زەلکا و گۆماوەکان بۆ لەو شوێنە هیجرەتی کردەوە ڕۆیشتووە هەموو بۆقەکان ئێستا دڵان خوای گەورە لە دەماخی بۆقە مادەیەکی وای دروست کردووە 2 ڕۆژ پێش هاتنی بوومە دەرزەکە لەو مەنتیقەیە دوور دەکەوێتەوە هەروەها فیل هەروەها حوتی ناو دەریا ئەو شوێنەی کەوا لە دەریادا جا زۆری بوومە لەرزە بەڕێزان لەژێر دەریادا خوا فەرمێ والبەحری المەسجوور کە دەتەقێتەوە ئەوەی بنی دەریا یەک پارچە بنی ئەو دەریا دەکا بە ئاگر حوت لەو دەریادا دەڕوا بۆ شوێنی چکە ئەو شوێنە بەس جێ چونکە دەزانێ بوومە لەرزە لەو شوێنە دەبێت حوتەکە هەستی پێ دەکا فیل هەستی پێ دەکا سەگ هەستی پێ دەکا کەروێشک هەستی پێ دەکا لە هەمووانیان زیاتر کەڵەشێر و گوێدرێژ 15 خولەک پێش ئەوەی بوومە لەرزە بێ هەموو ئیشاراتی لێدانی بوومە لەرزەی تیا دەردەکەوێت خوا پێمان دەفەرمێ ئەو مەخلوقات زەعیفانی کە تۆ بە هیچیان نازانی زانستیان لەو بوارەدا زۆر زیاترە ئەی ئەو ئینسانی بە شەهادە و بە خوێندەواری و بە قودرەت و دەسەڵاتی خۆدا تەکەبور بەسەر خەڵکا لێدەی خۆت متەواضعکە حەجمی خۆت بناسە ئەم بوومە لەرزە لەم بوارەشدا ڕەحمەتە و بە ئاگامان دێنێتەوە جاء پیغمبری خاص صلی الله علیه و سلم فرموی لا تقوم الساعة حتى يقبض العلم وتكثر الزلازل ويتقارب الزمان وينقص العمل ويلقى الشح بخاری مسلم فرموده که آن روایت کردووە قیامەت نایە هەتا ئەم نیشانانە بە چاوی خۆتان نەبینن تا زانستی شەرعی کەم دەبێ زانستی شەرعی کەم دەبێ وا لێدێ بۆ مەسەلەیەکی تەلاق بۆ میرات بۆ علومێکی حەدیث و تەفسیری قورئان چەند شوێن دەگەڕێی ئەوانەی بە ناوی ئیسلامەوە قسە دەکەن خەڵکانێکن بەس توێکڵن ناوەڕۆکیان پوچە دووەمیان بوومە لەرزە زۆر دەبێ کە بوومە لەرزە زۆر بوو زۆر خەڵکم گوێ لێ بوو لە مەسافەدا ئەوە نیشانەی ئەوەیە کە خوا غەزەبی لێگرتووی نەخێر زەوی هەتا بەرەو پیری و تەمەنی زیاتر بڕوا ڕەحمەتی خوا ئەوەیە دەبێ بوومە لەرزە زیاتر بێ بۆی بمێنێتەوە بە گەنجی کەمتر لێداوە کەواتە دیسانەوە ڕەحمەتی خوایە بۆمان پێش ئەوەی غەزەبی خوا بێ با ئێمە میلەتی خۆمان ئەوەندە نەترسێنین خەڵکینە خوا غەزەبی لێگرتوون جا ئێمە ڕوومان کردوتە مزگەوت و ماڵی خوا بۆ خوا غەزەبمان لێ دەگرێ بە پێچەوانەوە خوا فەرمووی لەو دایکە بە سۆسترم کە منداڵەکەی لە باوەشایە چۆن بەندەکانی خۆی بە هیلاک دەبە بەڵام ئەمان نیشانەکانی هاتنی قیامەتن کات لە یەک نزیک دەبێتەوە کار و کردەوە کەم دەبێ ساڵێک ڕۆیشتۆ تۆ خەتمێکی قورئانت نەکردووە ساڵێک ڕۆیشتۆ باوەڕ ناکەم 100 تەسبیحات کردبێ سڵاوەت لەسەر پیامبەر سەلەم لێدا بێ کەسی پێشینەکانی ئێمە ئەوەندەش مەشغوڵ بوون بە ئیش و کاری باشەوە هەموو دەمێ ختمی لا إله إلا الله و تەسبیحات و سڵاواتیان هەبوو هەروەها پێغەمبەری خوا فەرمووی ئینسان بەخیل دەبێ نەک هەر ئەوەی کەوا خێر و خێرات ناکا پێی خۆشە خەڵکیش نەیکا دەستی خێری خەڵکیش دەگرێ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمووی خەڵکی نەکەی ژیان باشتر لە مردن فەرمووی هەر کاتێ سێ نیشانە هاتن ئیمامی ترمیزی بە ژمارە فەرموودەی 2266 ڕیوایەتی کردووە ئەگەر سێ شتان هەبوو سەر زەوی باشترە بۆتان لە ناخی زەوی بژێی باشترە ئیذا کان ئومەراؤکم خیارەکم ئەگەر کاربەدەستانتان باشترین خەڵکانی ئێوە بوون دڵسۆزترین کەس بوون پاکترین کەس بوون لێزانترین کەس بوون سیاسیترین کەس بوون خەمخۆرترین کەسی ناو خەڵک کاربەدەستەکانی بوون سەر زەوی باشترە ئەگەر هاتوو ئەغنیاؤکم سومەحاءکم ئەگەر دەوڵەمەندەکانتان دەستکراوە بوون بەخشندە بوون بە بەزەیی بوون یوالله کاکە بۆ فەقیر هەیە کاکە تۆ هەموو دەمی بۆ خۆت تێری چۆن ئاگای کوا لە فەقیر هەیە نەخێر ئینسانە دەوڵەمەندەکانیان بە بەزەیی بوون خاوەن هەست و سۆزی ناسک بوون کە فەقیرێک لەو سەری دنیا لێی دەقەومە ئەم لێرەوە جەرگی دەسووتا خۆی دەخستە شوێنی ئەو سەرزەوی بۆ تۆ باشترە و ئومورکم شورا بینەکم هەر کاتێ ئیش و کاری خەڵکی بە شورا بە ڕاوێژ بە پرس و ڕاوێژ گەورە و بچوشی بوو عالم و نەخوێندەوار هەبوو خەڵک پرسی بە یەکتر دەکرد لە دەوری یەکتر کۆ دەبەوە بە ڕاوێژ بڕیاریان دەدا فظهر الأرض خير من بطنها سر زوي باشتر لو يكوال ناخي زوي دابي بپیش شوانشو إذا كان أمراؤكم شراركم فنا بخوا أقل إنسان وايد هاد أواني بونا كار بدستي ولاد لدزكان لقندلكان لبياو كوجكان لحرام خوركان لبيا بزيكان لدل رقكاني خلق بون حتى أمانة نبويا بليب كار بدستي بينا بخشرا هروها وأغنياؤكم بخلاءكم أواني دولة من بون بخيل بون ئەو ماڵی بەهی خۆی دەزانی و دەستی لێتون کردبوو هیچی لە دەست نەدەهاتە دەرەوە و ئومورکم ئیلا نیسائیکم کار و بارتان کەوتە دەستی ژنان لێرەدا دڵم بە ئاگابین پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم زەممی ژنی نەکردووە یعنی پیاوێک بڵێت ئەگەر نیشانەی مردنم باشتر ئەگەر ئیشم کەوتە دەست ژن نەخێر پێغەمبەری خوا دەفەرمێ پیاو سالاری قەدەغەیە نابێ پیاو هەموو شتێکی ناو ماڵ بێ بە هەمان شێوە نابێ ژن سالاری شەبێ ئەبێ ئێمەها ژن و پیاوەکو ئەم دەستی ڕاست و چەپە وابین ئەها بەدەستی ڕاست کۆمەڵە ئیش دەکرێت چەپە پێی ناکرێ
بەم دەستی چەپەش کۆمەڵە ئیش دەکرێت دەستی ڕاست ناتوانێت پێی هەستێ ژن و پیاویش ئەو دوو دەستەن لە ماڵە بە هەر یەکەیان بە کاروباری خۆی هەستێ بە هەردووکمان خزمەتی ئەم ماڵ و دەستەیە بکەین کەواتە پیاو سالاری ئەگەر هەبوو پیاو حسابی بۆ ژن نەکرد مردن باشترە بۆ ماڵە بۆ ئەو ئینسانانە ئەگەر ژن سالاریش پێچەوانەکەی وەکو ئەمڕۆ ئیدعای دەکرێت پیاو هیچ حسابی بۆ نەدەکرا هەموو شتێ ژن بوو پیاو زەربی سفر دەکرا بەخوا فبطن الأرض خير من ظهرها تا ڕۆژێ زووتر بمری قازانستەوە سەر زەوی بەجێ بێڵە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە صحیحی بوخاری بەژمارە فەرموودەی 7115 هاتووە دەفەرمێ لا تقوم الساعة حتى يمر الرجل بقبر الرجل فيقول يا ليتني مكانه پێغەمبەری خوا فەرموو بە چاوی خۆتان دەبینن ڕۆژێک دێتە پێشەوە خەڵکی لە ژیان بێزار دەبێ لە ڕووی مادیەوە کەم و کوڕی نییە بەڵام لە دەروونە وێرانە لە دەروونە هەست بە ناڕەحەتی دەکا کەسایەتی ڕووشاوە ژیانی لەبەر چاوتاڵ بووە بەلای گۆڕستانێکا دەڕوا قەبرێک تازە نێژراوە دەڵێ یا لەیتەنی مەکانە خۆزگە من بوومە لە جیاتی تۆ خۆزگەم بە خۆت ئێستا کە لە ناخی زەویدای دنیات بەجێ هێشتووە داواکارم لە خۆی پەروەردگار یا ربی خوای ئەم سەرزەویت بۆ ئارام کردووی بە ئارامی بۆمان بێڵێەوە یا ربی خوای پەروەردگار ئەم سەرزەویە ئارام و جوانت پێبەخشیوین خوایە بەکردەوەکانی خۆمان ناشیدنی نەکەین لیخنی نەکەین خوایە تۆش ڕەحممان پێ بکە تۆ ئەرحەم الراحیمینی خۆمان خستۆتە پەنای تۆ خوایە جان لە بوو مەلەرزەی وێران کرد بمان پارێزە خوایە جان ڕەحم بەو کەسانەش بکە کەوا ئێستا ماڵیان لێ تێک چووە لە کۆڵان و سەر ماڵانن یا ربی خوای گەورە ڕەحمیان پێ بکەی دەرگای ڕەحمەتیان لێ بکەیەوە پلەی بەرزی شەهیدی بەو کەسانە بسپێری لە کوردستانی ڕۆژهەڵات و لای خۆماندا کەوا لەم بوو مەلەرزەیە گیانیان دەرچووە یا ربی خوای شفا بۆ بنیندارەکانیش بنێری ڕەحم بە حاڵی هەموو لایەکمان بکەی بە هەموو کوردی موسڵمان و هەموو نەتەوەکانی سەرزەوی یا ربی خوای پەروەردگار وامان لێ نەکەی نەگەینە زەمانێک دڵمان ئەوەندە تەنگ نەبێت کە قەبرمان بینی بڵێن یا لەیتەنی مەکانە خوا دڵمان بە ژیان خۆشکەی تا لە ژیانداین لەسەر خێر و چاکە بین کە مردیشین بە ئیمانەوە بینە قاپی ڕەحمەتی تۆ شیفای نەخۆشەکانمان بۆ بنێری یا شافی یا الله یا ربی خوایەوەی نەخۆشە شیفای بەخێری بۆ بنێری هەر کەس دڵتەنگە خوایە ڕەحمی پێ بکەی هەر کەس دڵتەنگە خوایە ڕەحمی پێ بکەی هەر کەس ئاژاوی خێزانی هەیە ئیسلاحی حاڵی بکەی هەر کەس منداڵی ناساڵحە بۆی ساڵحکەی ئەولادی هەموو لایەکمان ساڵحکەی علم و حلمیان زیادکەی ئەوەی ئەولاد و منداڵی نێخوای ئەولادی ساڵحی پێ عەتاکەی یا وەهاب و یا بەخشندە عاقبتي هم لا مع بخير بجاري آمين آمين والحمد لله رب العالمين يا أيها الذين آمنوا إذا نودي للصلاة من يوم الجمعة فاسعوا إلى ذكر الله وذروا البيع ذلكم خير لكم إن كنتم تعلمون